يغنبر نزار الله صاحبي أسرار الله يغنبر نزار الله صاحبي أسرار يكون خوشي بوزارة من خوشي بوزارة يغنبر نزار خوي قولة وسردارة لەشتان ساغ بێ ئەمڕۆ میوانداری مەلا بەرهەم شاباژێڕی قورئان خوێنیوە کاک دیار ئەنوەر سوودکان خاتمێت کوتانەکەم یاخوا سەلامەت بێگومان لە مانگی ڕەمەزانی پیرۆزداین زیاتر مناجات و کۆڕ و زرد و سرودی ئاینی زیاتر هەڵەتیان پەنای بۆ دەبن منەمێ بزانم مامۆستاگیان لە تۆ دەست پێ بکەم یعنی جیاوازی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی دیکە لە ڕووی بەدەموچوونی هاوڵاتیان بۆ سرودی ئاینی و بۆ کۆڕ و زیکرەکان یعنی چۆنە سەرنج و بۆ چونتان چۆنە لەسەری بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين خوي جورا نجو روجو طاعة وعبادتي ما جمال قبل بكات بتماي خوشي وخوش بزراني بو أمولا تستمر الجمام وهروها مانجي رمضان بيروز بي لهمو مسلمانان بتايبتي مسلماناني كردستاني عزيز إن شاء الله الحمد لله لما قدا خلقي زياتر بيوسن ب خويندني قرآن خويندنو کۆڕ و زیکر و خوێندنی قەسایدەکان بەتایبەتی لە شەوانی قەدرە ئێتر لەو شەوانی کە قەدر دەست پێەکە لە مزگەوتەکانە زیاتر کۆڕە بەسترێ بە خوێندنی قەسائید و هەروە بێتوانێ قورئان خوێندن ئەو شەوە ئەڕازێننەوانێ. کاک دیار ئەمە سەبارەت بە مانگی ڕەمەزان بەراورد بە مانگەکانی دیکە دەکرێت بڵێن ئەم ساڵ جیاوازی هەیە لەگە ساڵانی ڕابردوو
جیاوازی بخۆی بینیوە بە تەواوەتی لە ڕووی تێگەشتنی هاوڵاتیان سەبارە بەم بابەتانە یاخود زیاتر لە مانگی ڕەمەزانە بینن هاوڵاتیان زیاتر پەنا بۆ ئەمە بن یاخود ئەیانەوێت زیاتر گوێبیستی مناجات و سرودی ئاین و ئەم بابەتانە بن. وڵی زیاتر بەڕاستی ئەم ساڵ جیاوازتر ینی وەکو ساڵانی ڕابردوو بەڵام ئێستا هەرچۆنە بێ ینی هاوڵاتیان مسڵمانان ینی تۆزێ لەم بواری ئێمەیە لەم بەوەری مناجات و قەساید خوێنانەیە ینی شارەزایەکیان پێیا کردووە ینی ئەیانوێ زیاتر گوێی لێ بگرن لە مناجات زیاتر لە مانگی ڕەمەزانە ئەم قەساید و مناجاتیان گوێ لێ بێت ینی کۆمەڵێک ینی ئێمە قەساید ئەخوێنینەوە زیاتر بێجگە لە مانگی ڕەمەزان لە هەموو مانگەکانی ترا ئێمە زیاتر یعنی لە هەموو مانگەکانە غیری مانگی ڕەمەزان ئێمە هەموو بۆنە و مەناسیبەکان ئێمە قەساید و مناجات ئەخوێنین. مامۆستاگیان سەلامەت بن. من ئەمێ بزانم زیاتر تێکستەکان چۆنن بۆم لە مامۆستایانی ئاینی زیاتر پەنا بۆ کام تێکستانە بن زۆر بەشێکیان کە باز لەوە دەکان زیاتر شعرە کلاسیکیەکان بەکاردێنن من ئەمێ بزانم ئێوە زیاتر کامانە بەکارێنن. ڕاستی ئێمە زیاتر وەکو حەزەتی مەحوی و بێخود و نالی و سابرین و ئەو کەڵە شاعیرانە ئێمە زیاتر قەسایدی ئەوانە شعرەکانی ئەوان ئێمە ئەکەین بە قەسیدە ڕاستی بەرهەمی جوانیانێ بەوە سوسەنای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و هەروەها لە عاشقبوونیان لە خۆشەویستی تێکەڵبوونیان بە خۆشەویستی خوا بەڕاستی شعری جوان جوانیانە ئێمەش کەم یا زۆر الحەمدولله ئیتیمامان پێداوە خەڵکی زیاتریش گوێ لەو بەرهەمانەی ئەگرن کە وەکو مامۆستای مەحوی ئەو هەروە بێتەوە وەکو مامۆستای بێخود کۆمەڵە شعرێکی هەیە ئەسا ئەمڕۆ خەڵکی زۆر جار پێمان دووبارەکەنوانی داواکەن یانی کاتە دەکرێت گوێمان لە بەرهەمێکی تر بێت چیتان ئامادەکەن بە دڵی خۆتان گەرمردن لە پێشاوتا با مامەڵە و مەحشەر بێ ئەگەر خۆت دەزانی ڕێبواری گەر دەزانی ڕێبواری با دەبات توێشون سەفەرت بێ کە شەو ڕۆژ لە دنیا لە بازاری دنیادا بوویتە بازرگان بۆ کاروانی ڕۆژی دوای شرن کەمێ هۆش و خەبەرت بێ خۆت دەزانی لە دنیادا بەڕووتی دەچیتە ناو گۆڕ دەبا بۆ ناو مار و مێرون تەقوا بۆشاکرد بێ هێندەی ناوێ دنیا ویستی هێندەی ناوێ دنیا ویستی ڕۆژێک دێ جێی دێڵی کەمێ فکری دادگای خدا و هەم تەراز و دەفتەرت بێ نیوەی
ويتمن بمشغولي ويتمن بمشغولي وسرقال الدنيا برد السر عذاب جهنم قال يا سختا بس سيد بخدام دنيا انت سرم بكسنا ما تاوكو بطوب مني كوابوز توبك نبادا مردنا ياخذ قريام وبارما كاد جابينا داما قريام وبارما كاد جابينا داما وتنبن بالبو مدينة مولاي رسول الله وتنبن بالبو مدينة مولاي حبيب الله تناجر يا بن بينا كافي ابو حياة تناجر يا بن بينا كافي ابو حياة أجنب الأشد مبالغ بروح للات أجنب الأشد مبالغ بروح للات لاقش قاسم زيادر لروح وجانب عزيز لاقش قاسم زيادر لروح وجانب قريامو فارما عالم لا مدينة لا ليتوبي وفاتها وش عالم لا مدينة لا ليتوبي وفاتها يا مكرمة صافي هذا يا مكرمة يا صافي هذا مامۆساگیان ئەمە باسێک لە مقامات بکەیت زیاتر ئێوە چ جۆرێکی باکارێنن باز لە زۆر جۆریە کرێت ئەمە بزانم ئێوە چ جۆرێکی پەنای بۆ بن یاخود زیاتر بەکارێنن لە زب و کۆڕ و زودعینەکان پشتی خۆی لە ڕاستیە ڕئیسی مقامات حەو فەرعە بەڵام لەو حەو فەرعە
کۆمەڵە مقاماتی لێ ئەبێتەوانێ بەڵام ئێمە زیاتر مقامی سێگا مقامی سەبا مقامی سەفەر مقامی مەدنی خەرابات زیاتر ئەو مقامانە وەکو مقامی عورفە مقامی خورشیدی ئەوانە بەکاردێنین ئیتر مەبەست ینی جاری وایە بۆ هەندێک جار هەندێک مقام هەیە بۆ قورئان نابێ بەکاربێت چونکە تەجوید و واتای قورئانەکە تێگەیە بەڵام بۆ قەسیدە ئێمە زیاتر مقامی بەیاد بەکارێنی مقامی سێگا ئەوانە زیاتر لەناو خەڵکە بە تایبەتی خەڵکی سلێمانی زیاتر حەزیان لەو مقاماتە. باشە مامۆستایانم هەیە داوایەکە لێ بکەم ئاەتێکی قورئانی پیرۆزمان پێشکەش بکەیت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام را تلك آيات الكتاب المبين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدونك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين صدق الله العظيم. دەستەکانی خۆش بێت زۆر سپاس. باشە مامۆستا ئەم بە ئاگاتنەوەی ڕۆحە ینی تا چەند گرنگە لەوانەیە هەنێک کەس یاخود دەکرێت بڵین بەشێکیان بەبوونی کار و چالاکی ڕۆژانە و مەشخەڵەت و ئیشەوە ئەویان لە یاد کردبێت کە ڕۆحیان پێویستی بە ئاگاتنەوە هەیە ینی ئەمانە تا چەند گرنگە تاکەکان گرنگی بەم بابەتانە بن. لە ڕاستیە پێویست ئەکا ئینسان کاتێکە گوێی لە قورئانەکە گوێ لە قورئان ئەگرێ یان ئەو کەسێک کە قورئانەکە ئەخوێنێ ئەبێ خۆی تێکەڵی ناو قورئانەکە بکە لە دڵەوە دەربچێ کە هەست بکەی کە بەرامبەرەکەت تەئسیر کاتە بەرامبەرەکەت تاوەکو ئەو بەرامبەرەکەت ڕای بچڵەکێنی. بەڕاستی بەداخەوە ئێستا کەم بۆتەوانێ بەهۆی کە کۆمەڵێک کە باس ئەوواکەن دروستکردن و بیدعە و ئەوانە هاتۆتە ئاراوانێ نا لە زمانی مزەفەرەدینی سوڵتان مزەفەرەدین کە ئەگەڕێتەوە بۆ چەندە سەدەیەک لەمەوە پێش کاتێکە پێ ساڵ چووە خەوی لە سەردەمی ئەوەوە ئیتر مەولودکردن دروست بوو زیاتر کە پەرەی پێدرا لە سەردەمی حاج کاک ئەحمەدی شێخ سلێمانیە خوا دەرەجەی عالیکە هەستا قوتابخانەیەکی دانا بە ناوی قوتابخانەی شێخ معروفی نۆدێ تا سەش بەردەوام بە لە مزگەوتی گەورە
ئەو بنەماڵە بەڕاستی خزمەتی بە تایبەتی نابینایە قوڕان خوێنە نابیناکانیان کردووە چەنەها مامۆستای حافزە قورئانمان پێگەشتوون هەندێکیان هێشتا ماوەن هەندێکیان وەفاتیان کردووە لە ژیانە نەماون حاج کاک ئەحمەدی شێخ خوا دەرەجەی عالیکە لە سعودیاوە مامۆستای هێناوە تاوەکو ئەم حافزانە ئەم نابینانە فێری قورئان بن لە پرسەکانە لە مەولودەکانە تاوەکو بژێوی ژیانیان لەسەر ئەوە بێت محتاجی دەستی هیچ کەسێک نەبن و چاوەڕێی دەستی هیچ کەسێک نەکەن لەبەرەوە بەڕاستی کارێکی باشێک بەڵام بەداخەوە ئێستا لێرە کەم بۆتەوانێ بەهۆی کۆمەڵک تاقم کە پیا بوون ئیتر بەناوی بدعوانێ تۆزێ زەعیف بووە ئیشەکە لەناوە کات دەکرێت بڵێن بەتەواتی گۆڕانکاری بەسەردا بەڵێ بەڕاستی گۆڕانکارێک زۆر زۆریش بەسەرا هاتووە ئەی ینی هەنگاونان بۆ ئەمە چیە مامۆستا واتە گۆڕانکاریەکان کەمتر بکرێتەوە ینی بەم جۆرە گۆڕانکاری بەسەردانێ دەکرێت بیر لە چەند ساڵانێکی داهاتوو بکەینەوە گۆڕانکاریەکان زیاتر بن گۆڕانکاریەکان دەکرێتەوە سەر مامۆستایانی ئاینی بەڕاستی مامۆستایانی ئاینی ئەوانی چوونەتە ینی بوونەتە چەند بەشێکەوانێ ئاهلی تەسەوفمان هەیە و ئاهلی سەلەفێشیشمان هەیە ئاهلی سەلەفێت ئەمانە ئێمەیان پێ قوبوڵ نییە کۆمەڵە حەدیث ڕەتەکەنەوانێ بەڕاستی تۆزێک جیاوازی و خلافەت هەیە لە بینی مامۆستایانی ئاینێ بەڵام ئێمە داوا ئەکەین لە مامۆستایانی ئاینی بە وجدانەوانێ بە ئەو عیلمەی کە پێیانە بە وجدانەوە بە خەڵکی بگێنن لەبەرەوەی کە کۆمەڵەشتیش هەیە بە ینی ئێمە کە حاج کاک ئەحمەدی شێخ خوا دەرەجەی عالیکە عالم بوو کە ئێستا ینی عالمێکی بەرز بووە ئەولیا بووە کە هەستا ئەم کارێک کردووە خۆ خلافی شەرع نەبووە لە سەدەم پێ ساسەلم کاتێک کە پێ ساز تەشریفی بردە مەدینە خەڵکی بە تەڵە البەدرو بە دەفلیان و پێشواز پێ سازە خۆ نەیفەرموو ئەمە چیەوەی کە ئەمە بیدعە ئەمە ناشرینە ئەمە شتێکی جایز نییە پێ ساسەلم گوێشی لێگرت و هەروە ینی سێری ئەو خەڵکەشیە کرد کە پێشوازیان لێکرد ینی بەڕاستی ئێمە خلافمان زۆرە بەڵام داواکارین لە مامۆستایانی ئاینی بە وجدانەوە بە خەڵکی ڕابگەێنن بزانن کە بە چۆنیەتی بە خەڵکی بگێنن ئێمە کێش و گرفتمان زۆرە ینی بەڕاستی بە تایبەتی لە کوردستانە ئینسانەوەی کە خۆی خەریگەکە بەم کۆمەڵەشتەوانی کۆمەڵشتی گرنگترەیە کە مامۆستایانی ئاینی بتوانن کە خەڵکی هۆشیار بکەنەوە لەسەر کۆمەڵێک کە ڕێگا کە خەڵکی لای داوە لەسەر ڕێگای باو باپیریشی بە تایبەتی بەڵێ کەواتە کاتی تەوەری یەکەم کۆتایی دێت منەمێت زۆرترین کاتەکانم بیکەمە دەرفەت استقلالی کەم بۆی زۆرترین گوێم لە بەرهەمی ئێوە بێت وێت سەرتا زۆر سپاسام کەم کە ئامادە بوون گوێمان لە بەرهەمێکتان بێ بکەوتە سپاس بۆ ئێوەش سپاس بۆ تۆش مامۆستا يا رسول الله دخيلا عاجز سوداء سلام عاجز سوداء سلام رمني انا يقدم يا غافظ العصياني وبدكار منيان أي أميدي بأميدان نفسي محن الفروران شيدا بيقر لقمة يقل اخواني خود بيم كي كرم توشان شاي جيانو من بندي قداي كشورن نابتنا من بنسيب وبرهب
فرموتا چونکە فرموتا شەفیع شەسواری مەحشەرە ڕوو لە من کە دەفعەیەک تووبی خودا بەڵکو غافڵ بێ لە زیلەت ئیسمەکەی سەردەفتەرم چونکە شاملي حالي منام شاملي حالي منام روح بفداد به قولي قول زاري مدينة روح بفداد
دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ لە ئێستاشدا تۆرکان لێرانمان ئامادە بۆ گازنەوەی گرنگترین کار و چالێکەکان دەستپێکیش پێم نێرمانە زار وەردەگرم زار بەیانیت باش و سڵاو لێ بێ زانێرەکان چ سەبارەت بە و یەکەی نیشتە جێبوونانەی کە ماوەی 8 ساڵە دروست